کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان هەموو ئامادەسازیەکانی تەواو کردووە لە پێناوی ئەنجامدانی هەڵبژاردنێکی پاک و بێگەرد لە ڕۆژی 20 دەی ئەم ساڵدا. وە خۆتان ئەزانن چەند ڕۆژێکمان ماوە یا با بڵێن چەند هەفتەیەکمان ماوە زۆر نزیک بووینەوە لە هەڵبژاردن. وە کۆمیسیۆن هەموو کارەکانی تەواو کردووە، ڕێژەی زیاتر لە 95 لە کارەکانی تەواو کردووە. کاغەزی دەنگدان گەیشتووەتە هەرێمی کوردستان و دابەش کراوە بەسەر ئۆفیسەکانی هەڵبژاردن و هەروەها سەبارەت بە کارتی دەنگدانی بایۆمەتری بە هەمان شێوە نیسبەتێکی زۆر لە کارتەکان دابەش کراون و لێرەوە بە فرسەتی دەزانین کە داوا لە دەنگدەرانی خۆشەویست بکەن ئەوانەی کە ماون مراجعەی بنکەکانی تۆمارکردن و دەنگدان بکەن بۆ ئەوەی کارتەکانیان وەربگرنەوە، بۆ ئەوەی بتوانن لەم هەڵبژاردندا بەشداری بکەن. چکاوەکو ڕوونە بێ کارتی بایۆمەتری هیچ دەنگدەرێک ناتوانێت بەشدار بێت لە هەڵبژاردن. و هەروەها سەبارەت بە ئامادەسازیەکان هەموو ئامێرەکانی دەنگدان کە لە ڕۆژی دەنگداندا بەکاردێن ئامێرە ئەلەکترۆنیەکان هەموو ئامێرەکان ئامادە کراون و تەخسیس کراون بەسەر بنکەکانی دەنگداندا. سەبارەت بە کارمەندی ڕۆژی دەنگدان وەکو ئەزانن ئێمە 41,000 کارمەندمان هەیە لە ڕۆژی دەنگداندا. ئەمانە بەشدار دەبن لە هەڵبژاردن و عملیەکە بەڕێوە دەبن. وەکو کۆمیسیۆن لە کاتی ئێستادا وەجبەیەکیان تەدریبیان وەرگرتووە بۆ ڕۆژی هەڵبژاردن، وەجبەی دووەمیش بەڕێوەیە بۆ ئەوەی تەدریب بن و تەدریب وەربگرن و ئامادە بن بۆ ڕۆژی هەڵبژاردن کە بەو پەڕی میهەنیەوە بەو پەڕی فەنیەوە کارەکانیان ئەنجام بدەن و ئەوەی کە دەکەوێتە سەرشانیان جێبەجێ بکەن. و ئەمەوێ لێرەوە بینەرانی خۆشەویست و دەنگدەرانی خۆشەویست ئاگادار بکەینەوە کە کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان بەو پەڕی میهەنیەتەوە، بەو پەڕی شەفافیەتەوە، بەو پەڕی پاکی و بێگەردی ئەم هەڵبژاردنە بەڕێوە دەبەوە. بۆ زانیاری بەڕێستان ئەم هەڵبژاردنە جیاوازە لە هەڵبژاردنەکانی پێشوو کە لە ساڵی 1992 لە هەرێمی کوردستان ئەنجام درراوە. لەم هەڵبژاردنەدا لە ڕووی نەوعیەوە تەواو جیاوازە لە هەڵبژاردنەکانی پێشوو، چونکە کارتی بایۆمەتری بەکاردێ و ئەنواعی ئامێری پێشکەوتوی ئەلەکترۆنی بەکاردێ لەم هەڵبژاردنەدا و هەروەها لە هەموو وێزگەیەکی دەنگدانیش کامێرای چاودێری هەیە. لەبەر ئەوە بە هیچ شێوەیەک دووپاتی دەکەمەوە. لە چەندین مەحافلیشدا ئێمە دووپاتمان کردوێتەوە کە ڕێژەی گزیکردن سفرە.